بە خێراتن قەناتی پایتەخت دەکەین بۆ ئێرە زۆر خۆشحالیمان باتنتان. ئێمە وەکو تیپی گرێگا نێزیک لە کەلەکچی حسێب بکە یەک تیپی لە گرێگا و بەشداریمان کردیە ساڵانەی نەوعەقولە تێتەکردنەوە لێرە لە نەحیەی کەلەکچی بۆ لاوان و بۆ لەسەر نەک لە سەر ئاستی بادینان بیتیان لەسەر ئاستی محافظەی دۆ بیت ئەو خولە کرایتەوە ئێستا لەسەر ئاستی هەموو عێراقا. یاریزان لە بەغداد و بەشداری کردووە، یاریزان لە سەرانسەری کوردستان بەشداری و لە هەموو جێگایەک. ئێستا یاری ئێمە بەرامبەر مووسڵە، مووسڵ یاریزانی لە هەموو جێگایەکانینە نەک نادی بەرکەم لە نادیش بەقەوەتر یاریزانەکانی هێناوە پێگەی خۆی بەقەوەت کرد. ئێمەش وەکو تیپی گرێگا توانیمانە پێگەی خۆمان بەقەوەتر بکەین بۆ بوونەوەیان لەبەرەوەی یاریەکە زۆر بەقووەتە. ناحیەی کەلەکچی مەدرسەی یاری باڵایە، مەدرسە یاری بالاش بێ وەرزش دۆستان چێ نابیت. کەلەکچی وەرزش دۆستە. مەسن ئێستا من بەشداری ئەو خولە دەکەم کەسایەتیم وەرزش دۆست نەبیت نایلت من بەشداری لەو خولە بکەم. کەلەکچی جێگایە کە جێگای وەرزشوانان وەرزش دۆستانە، ماڵی هەمووانە، دەستخۆشیان لێ دەکەین. خولی ئەهوا هەموو ساڵێک بێتەکردنەوە لە هەموو جێگایەکیش دەخوازی بێتەکردن نەک لە کەلەکچی. هەموو یاریزانی منتەخەب عێراق و یعنی حەزیان لێ لەو خولە بەشدار بکەن.